37 ساڵ تێپەڕە بێ بەسەر بردومانەکانی بالیسان و شێخوەسانە بە چێکی میاوی کە ئەوێش بەداخەوە چەندین قوربانی تیا بوو ڕۆحیان شاد بێت و ئەمڕۆیان لە هەموو ڕۆژێک خۆشتر بێ خوا سەبووری کە سوکاریان باتەوە وە بەشێکیش بووە لە مێژووی ئێمە بەڵام ئەوەی کە گرنگە من هەمیشە هەڵم چەندەیەکە ئەم تاوانانە ڕوویەوە بەڵام ئایا چی کراوە چه خزمەتێک کراوە چۆن توانیمانە ئێمە ئەو ڕابردووە بپارێزین چۆن توانیمانە ئەم کەیسانە بکەینە بابەتێکی گرنگ وە بتوانین قسەی لەسەر بکەین ئێمە ئەمڕۆ زیاتر تەوریەکەمان تایبەتەکەین بەم بیرەوەریانەوە و بشتوانی زانیاری وەرگین لەسەر ئەوەی کا چی کراوە و چۆن هەوڵدراوە و تو چەند کار کراوە بۆ ئەو ناوچانە کە بتوانن هەندێک قەرەبوو بکرێتەوە ناڵێ قەرەبووی هەمووی بکرێتەوە کە ناکرێتەوە شتە لەبەرەوەی کە تاوانێکی زۆر گەورە بۆ ئەمە میوانداری زۆر بەڕێز کاکتوانە مسللیممان کردووە کە سەرنووسری کۆڤاری 16 بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆگەر بفەرمێ فەرموو کاکتوانە فەرموو بەخێر من سەرەتا پێم خۆش بوو هەر لەوەی کە ئێمە هەموو ساڵێک لەم ڕۆژانەیە بیرەوەریەکی ناخۆشە زامێکی قوڵە لەسەر دڵی هەم خەڵکی ناوچەکە و هەموو کوردێک چکە لە بەرەوەی خەترێکە بەرامبەر کوردکراوە کە ئێمە شکاڵی کوردین هەومان یەکێکین بەڕێستان چۆن توانیتان گۆڤارێک یان هەوڵەکان چۆن چڕکراوە لەوەی کە بتوانی کۆمەڵێک لەو بیرەوەریانە کۆمەڵێک لەو بابەتە سەرێکیانە لە توی گۆڤارێکا کۆ بکەیتەوە کە ئەمە ئەمێنێتەوە بێتە ئەرشیف پێم خۆش لە سەرەتا دەست پێ بکەین بەیانی جەنابتان و بینەرانی کورسات باش زۆر سپاس دیارە ئەوڕۆ 37 ساڵ بەسەر چیمەبەرانکردنی بالیسان و شێخوەسان تێپەڕێ 37 ساڵ بەر لە ئێستا یەکەم زەربەی چیمیایی یەکەم بۆ ڕێمانی چیمیایی کە لە ڕێگای فڕۆکەوە کرا و زیانی گیانی هەبوو و دەتوان بڵێم لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی هەموو جیهانیش یەکەم جار بوو کە وڵاتێک میلەتەکەی خۆی بەدەستی خۆی جینۆساید بکە لە ناوچەکەی ئەمە دەستی پێکرد بەداخەوە درود بۆ ڕۆحی قوربانیان و شەهیدانی چیمیابەرانی ئەو ڕۆژی وە هەموو شەهیدانی کوردستان دیارە ئەمە لە دوای بابرێن تاوانی چیمیابەرانکردنی ناوچەکەمانەوە بەردەوام هەوڵ هەبوو بۆ ئەوەی هەموو ئەو چیرۆک و ئەو بەسەرهاتانەی کە لەو ڕۆژە ڕوویدانم بە ئەرشیف بکرێن لە ساڵ 2004 ئێمە کۆمەڵێک کەسایەتی ڕۆشنبیری ناوچەکە کۆبووینەوە ژمارە سفری گۆڤاری 16 مان دەرکرد تاوەکو ساڵ 2014 بەردەوام بەڵام بەداخۆ لەبەر قەیرانی دارایی و ئەو بارودۆخی بەسەر کوردستان داهات وەستا تاوەکو ئەم ساڵەکەم ئەم ساڵی چەند جارێککە کۆبووینەوە ژمارە دەیمان لێ دەرکرد آخر ژمارەیەتی کە لە هەموو ژمارەکانی ڕابردوو لەم ژمارەیەش هەوڵمانداوە کە هەندێک لەو چیرۆکە تراژیدیانەی کە هەبووینە کۆیان بکەینەوە و هەندێک لەو بابەتانەی کە پێویستە بە ئەرشیف بکرێن و بە دۆکیومنت بکرێن کۆیان بکەینەوە باشی خۆمانمانزانی وەکو ڕۆشنبیرانی ناوچەکە هەوڵمانداوە مەسەڵەن هەرچەندە ئەوە ئیشی حکوومەتە دەبە حکوومەت وەزارەت کاروباری شەهیدان ناوەندێکی گەورەی بە ئەرشیفکردن و بە دۆکیومنتکردنی ئەو بابەتانەی هەبەیە چکەوانە بە نەتیجە بەشێکی گەورەی مێژووی ئەو میلەتەن و ناکرێت لە یاد بچن ناکرێت ئەو چیرۆک و ئەو کارە ساتانەوە ئەو تاوان بەڕاستی فرامۆش بکرێت بەڵێ ئەگەر هەر چیرۆکێک وەربگری لەو چیرۆکانە ئەوەندە چیرۆکی ناخەژێنی تایە کە ئەگەر بکرێت بە فیلم گەورەترین فیلمی تراژیدیای تیا دەرەجەکە بەسەر هەرێمی کوردستان هاتووە لە هەر شوێنێک کابێت بەڵام تا چەند گرنگە ئەم چیرۆکانە وەرگێڕانیان بکرێت بۆی کە لە هەموو جیهانە بزانێت کە کورچی بەسەر هاتووە ئەم تاکانەی ئێمە چیان بەسەر هاتووە ئەم چیرۆکە ناخەژێنانە بە هەموو جیهانە بڵاو بکرێتەوە تا ئێستا کاری وەرگێڕان بۆ هەندێک لە چیرۆکەکان ئەنجام درراوە بە ئەوانەی خۆمان نا بە ئەوانەی خۆمان نا تەمان چیرۆکی زۆر ناخەژێنی تێدەوە کە یێوەن ڕاستی هۆلیوود بێ بیکا بە فیلم سانجارێک کەشێڵێمەوە بەداخەوە حکوومەتی هەرێمەوە دام و دەستگا پەیوەستەکان خەمسار بوون بێباک بوون بەرامبەر بەو کەیسە بەرامبەر بە کەیسی جینۆساید بەگشتی چکە هەموو ئەو چیرۆکانە پێویست بوو کۆ بکرێنەوە وەرجێڕێن سەر زمانە بیانیەکان سەر زمانە سەر بکرێتە فیلمی سینەمایی کاری هونەری تری لێ بکرێت سەگەر تەماشا بکەی مەسەڵەن هۆڵۆکۆست سەدان فیلمیان هەیە فیلمی سینەمایی کە هۆلیوود کردوێتی
يعني ڕەنگە کەمترین فیلم مثلا ئیسرائیل بەخۆی کردبێتی جوولەکە بەخۆی کردبێتی هەمووی ئەوانە هاتوونە فەندیان بۆ کردووە و مثلا لە جیهاندا زمینیان ڕەخساندووە بۆی دەستی بەڵێ ڕابکێشن بەڵام بەداخۆیم ئەومان نەکردووە خەمسار بووینە زۆر باشە لەگەڵەوەی کە بەڕاستی یەکسەر چاکم بە گۆڤارەکە شاخشان لە بەرەوەی کە سەردێڕەکانی بابەتی زۆر گرنگی تایە یەکێ لەوانەی کاڵێ هۆکارەکانی پەلاماری چێکی شیمیایی بۆ ناوچەیە چی بوو چ تاوانێک بوو طبعاً ئەوە بابەتی هاوڕێکمانە بەڵام هۆکارەکان زۆر بوون هۆکارەکان زۆر بوون ڕەنگ بێ زەقترین هۆکاری ئەوەیە کە کورد بوون کە ناوچەیەک بوو بەرەنگاری ئەو زوڵم و ستەمەی حکوومەتی عێراقی بۆ ناوچەیەک بووە تاوکات ناوچەیەکی ئازاد کراو بوو و خەڵک بە ئازادانە لە خزمەتی پێشمەرگە و شۆڕشدا بوو لەوێ ڕەنگە سەرشترین هۆکار ئەوە بێت کە بەس ئەوێ کورد بوونە و جێردەستەیمان قبوڵ نەکردێت زۆر باشە لەگەڵەوەی کە هەندێک لە چیرۆکەکان لە زاری کەسەکان خۆیانەوە ئەگەردرێتەوە بەڵام هەندێک چیرۆکی دیکەیتە کە لە زاری دووەمەوە لە کەزای کەسی دووەمەوە ئەگەردرێتەوانێ تا چەند هەوڵدراوە ئەو کەسانی کە بەڵگەیان لە بەڵگە مێژوویەکان ئەو بەڵگانەی کە لەو سەردەمایان دەستیان کەوتووە بێن لەم گۆڤارانەیان بەکاری بێن منێکێک لەوێنەکانم بینی کە تیان وسابووی دکتۆرێکی بەڕێزە لەوەی کە ڕستمی مناڵێکە لە دوای کیمیا بارانەکە تا چەند ئەوانیش هاوکار بوو بۆی کە ئەم بەڵگانە وەکو سلمێنەری ڕووداوەکان بەکار بهێنرێتەوە والله طبعا خەڵکی زۆر تێدا هەم ئەوانەی کە ڕاستەوخۆ بەرکەوتوی شیمیایی کە سوکاری شەهیدان و دکتۆری تێدا کە لە هەولێر چارەسەری بریندارەکانی کردووەوە وێنەی گرتوون مەسەڵ دکتۆر عاتیەک لەوانەیە دکتۆر زریان عوسمان مەسەڵەن ئەوتاری تێدا کە هەر ئەو کات بەخۆ دکتۆری شۆڕش بۆ لە نەخۆشخانەی شۆڕش بۆ لە خەتێ و خەڵکی کەشی زۆر تێدا ڕاستی هەمویان هاوکار بوونە ئەوانەی کە بۆ کۆکردنەوەی بەڵەکان تەبان هەمویان هاوکار بوونە بەڵام ئەوانە هەمویان دیسانرێمەوە هەوڵی تاکە کەسین هەوڵی بچووکن ینی شوێنێکی ئەو تۆ ناگرن لە بەرامبەر ئەو تاوان و تراژیدیە گەورەیە لێرەوە مەسەڵ ئێمە پێویستە بانگەوازکەن بۆ حکوومەت بۆ دەستگا فەرمیەکان بۆ دەستگا ئەکادیمیەکان زانکۆکان کە بە ئەرچی خۆیان هەڵسن لێرە بەولاوە هەڵسن بە توێژینەوە لێکۆڵنەوەی زانستی هەڵسن بە ئیشی بە ئەرشیفکردن و بە دۆکیومنتکردنی و بابەتانە لەسەر ئاستی نێودەوڵەتی فەندی بۆ وەرگیری و کاری بۆ بکرێوانە ڕاستی شتی زۆر زۆرورینە کە دەبای زۆر لە مێژ بکرابە بەڵام ئەگەر ئەو ڕۆژ بکرێ ڕەنگە زۆر درەنگ نەبێت زۆر باشە کاکتوانە لەگەڵەوەی کە ئەمە 37 ساڵ تێپەڕە بێ بەڵام لەوانەیە ئێستاش کاریگەریەکان لەسەر هەندێک لە خێزان لە هەندێک لە کەسایەتەکان مابێتەوە تا چەند هەوڵدراوە کاراسانیان بۆ بکرێت لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی چارەسەرەکانەوە چکە نەمجارە بەرجی گۆڤارەکەتانم بینی بە کەسێک ینی هەتاوەکو ئێستاش ئەمانە پێویستیان بەوەیە کە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ئەوەی ئەگەر چارەسەر لێت لە ناو خۆی وڵاتی خۆشمان نەبێت چارەسەرەکانیان بۆ بەرنەدەرەوە تا چەندم کارەسانیان کرەوە چکە لەوانین ساگەر لەو ناوچانە بمبورە هەندێک کەس بینەرمان بێت یانە و خێزانانە ئەڵێ ڕاستە و ساڵەکانە بژێرین بەڵام ئایا چی کراوە بۆی کە قەرەبووی و ناوچانە بکرێت طبعا کاریگەریەکانی سەرچی شیمیایی بە پێیەوەی کە ئێمە بە دۆداچونمان بۆ کردەوە بینیمانە کاریگەریەکانی درێژخایەنن هەم لەسەر تەندروستی هەم لەسەر ژینگە لە بەرە ئەساسش کرا ڕۆژ ژینگەی کوردستان بریندارمان زۆرن ئێستا مەسەلەن ئافرەتمان هەیە لە هەولێرە لە گیانەڵایە لە ڕانیە مەسەل بەتایبەت خەڵکی شێخوەسانان کە زۆر بەسڕی لە ناو شێخوەسانان درا ینی وەزعی بێحەد خراپە ئۆکسزین لێجیا بکرێتەوە گیان دەسپێرێ کاریگەریەکانی گەلک زۆرم بخۆمان دەزانین بەڵام ئەوەی حکوومەتی هەرێم کردوێتی تاوەکو ئێستاکەەوە ئەوەی ڕێکراوەکانش کردوانە هەندێک شتی کەمکراوە بەڵام لە ئاستی ئەو برک و ژان و ئەو ئازارە زۆرانیە کە بریندارەکان تاوەکو ئێستاکە بەدەستیەوە دەناڵێن تا ئێستاکە مەسەلەن زۆر داوامان کردووە وتمانە با بریندارانی چیمیایی کارتێکیان هەبێ هەویە کارتێک شتێکیان هەبێ بۆی لە نەخۆشخانە حکومیەکان لەوانە شوێن تایبەتیان هەبێ و چارەسەر بکرن پێی وتمانە بە بەردەوام دکتۆری پێویست پسپۆر بێ سەردانی ناوچەکە بکە لە شوێنی خۆی نەخۆشەکان بینی بریندارەکان بینێ بەوەی بتوانێت چنەوێت تۆزە لە خەم و ئازارەکانیان کەم بکرێتەوە من هەیەک هەبوو کە وەزارەتی شەهیدانیدا بریندارانی شیمیایی ماوەیەکی زۆر ئەویش بڕاوەکە کە بەشێکی زۆر کەمی چارەسەرەکانی وان ناکرد
سان نەخۆشمان هەیە توانای کڕێنی ئۆکسزیینی نیە ڕاستی ینی وەزعیان بێحەد خراپ وەزای بریندارەکان و بە تەنگەوە هاتنی حکوومەتی هەرێم و دام و دەستگا فەرمیەکان ینی بەڕای ئێمە و ئەوانیش وەکو پێویست نەبوو ڕۆژی منتیقەکەش بە ئەم ڕۆژێکی خراپە لە ڕوو خزمەتگوزاری و ڕێگاوبان و ئەوانەوە بۆیە ینی بریندارەکان لە هەموو ڕوویەکەوە ئازارە دەن هەم لە ڕووی دەرونی و لە ڕووی جەستەیش و کە تاوەکو ئێستا کار ئازارەکانە سەبەردەوام زۆر باشە کیمیاباران ئەنفال بردومانکردن ئەمە خۆی لەخوا قڕکردنی نەتەوەیەک وە لە ناوبردننی نەتەوەیەک وە بەڵام کە ئەو نەتەوە ئەوەندە تیا زاڵ بوو توانیوەتی بەسەر یا سەرکەوێت تا چەند پێویستە ئەو نەوانەیە کە لە دوای ئەم کارە ساتانەوە لەدایک بوون ئەمانیان هەمووی بۆشی بکرێتەوە لەبەرێک کە ئێستا ئەوان تەنها لەوانەیە لە ساڵێکا ڕۆژێک بێت کە ئەمەش بە پێی پێویست نەبێت لە ڕێگەی دروشم و پەیامەکان بێت کە لەوانەیە تەکنەلۆژیانەوەی ئەم سەردەما بەباشی نەتوانێت لەوانە تێبگات یاخود هەر نەیەوێت تێبگات تا چەند گرنگە هەر لە دەنگەکانەوە بیگرا با بڵێن لە ڕۆزەکانەوە هەتا وەکو قۆناغەکانی ئەکادمی زانکۆ پەیمانگاکان تا چەند پێویستە ئەمانە شیکردنەوەیان بۆ بکرێت تا چەند پێویستە ئەوەوەی ئێستا بزانێت لەوەی کە نەتەوەکەی چی بەسەر هاتووە لەو کارە ساتانەیە بەخۆی وەکو خۆمان ئێمە لەوێ بەردەوام لەگەڵ بریندارەکاندان و هەر لەگەڵمان لەبیرمان بەڵام زۆر پێویستە لە دایانگەوە لە باخچەی منداڵانەوە تاوەکو گاتە دوا قۆناغی زانکۆکان جینۆساید لە ناو پرۆگرامەکانی خوێندندا هەبێت و ئەو نەوەی کە لە دوای ساڵنەوەتەوە لە دوای ساڵ 2000ەکانەوە دایک بووە بە دڵنیاییەوە ینی هەست بۆ ئازارە ناکە کە ئێمە مەسەلەن بە چاوی خۆمان بینیمانە بەڵام مهم ئەگەر لە ناو پرۆگرامەکانی خوێندندا هەبێ و ڕۆژانە وەکووانە بە خوێندکاران بدرێ ئەکید ینی شوێنەگرێ من بخۆم لە وەزارەتی پەروەردەی شەکەم هەیە پرۆگرامی جینۆساید هەیە بەڵام لە مەرحەلەیەکی محەدەد هەیە و لە زانکۆ پەیمانگاکان ناخوێندرێ لە باخچەی منداڵان نییە تەنها لە پۆلدەی وێژەیی زانستی لە کۆرسێک جینۆسایدە خوێندرێ ئەوەی تر لە بابەتە کۆمەڵایەتیەکان بابەتی کەم و کرس و کاڵن و ئەوەی جینۆسایدی لە پۆلی دەش خوێندرێ هەر بکو پێویست نییە بۆیە ینی زۆر پێویستە ڕووداوەکان یەکێکە تا چیرۆکەکان بکرێن ناو پرۆگرامەکانی خوێندن و منداڵان پێی ئاشنابن بزان مەسەلەن چی بەسەر ئەو میلەتەدا هاتووە ئەو ڕژێمە دڕندەی کە ساڵانی پێشتر حکومی وڵاتی کردووە بە چ شێوەیەک ویستوێتی ئەو وڵاتە لە ناو با بە چ شێوەیەک ویستی زمان کەلتور مێژوو تا ئینسان و ژینگی وڵاتە بەرەو لە ناوچوون بە زۆر باشە کاکتوانە لەگەڵەوەی کە ئێمە گفتوگۆکەین هاوکارانیش کەمێک لەو دیمەنانە ئەگوازنەوە و لە هەمان کاتیشە فیلمێکیش لەسەری تۆمار کراوە کە باسی ئەو کاتاکە کە ناوچەکە بردومانەکرێەوە لەسەرەوەی کە ژن و مناڵ بەبێ جیاوازی لە پیر و گەنج و تەنها تاوانیشیانەوە بووە کە باوکیان برایەکیان یاخۆ هەر کوردێک بوو بێ کە جەنگاوە لە پێناو ئازادی کوردستانە لەوێ گەر شەوێک لە گوندێک مابێتەوە یاخو لەو ناوچێ مابێتەوە ئەو ناوچیان کردوتە ئامانج تا چەند گرنگە ئەمانە بە شێوازێکی باش ببێتە فیلمی دۆکومنتاری ببێتە کۆمەڵێک کار بۆی کە ئێمە بە جیهانی بناسیێنین کاگەری مەوتمان هەڵەبجەمانەیە نەخێر لەگەڵ هەڵەبجەیە چەند ناوچەیەکی کەشمانەیە کە ئاوا بردومان کراوە منمە بالیسانمانە شێخۆسانمانێ ئەوانش بەشەکن لەوەی کە تا ئێستش کاریگەریەکانی لەسەریان ماوەتەوە و چەندین کەس لێ شەهید بووە بەڕاستی ڕۆحیان شاد بێت ئەمانە تا چەند گرنگە کاری لەسەر بە دڵنیاییەوە شوێنی خۆیگری ئەمە ساڵانی پێشتر کورتسات فیلمێکی دۆکومنتاری لەسەر ناوچەکە بەرەمێنە بە ناوی لاگۆڕ کە هاوڕێ عەزیز مامۆستادی بە سیناریۆیەکەی نووسی بوو تەمان ئەوانە شوێنەگرن و ئەمێنەوە لە مێژە ئێستا بەس ئەگەر تەماشای بالیسان و شێخۆسان بکەین ئەن تەماشای دۆڵاکە بکەین بە شێوەیەکی گشتی 5,000 چیمە باران کراوە و تا گەیشتۆتە ئەنفال کراوە چیرۆکی وێ لە هەموو شوێنەکانی کە جیاوازە ئەزانن بەس شێخۆسانان زیاتر لە 150 خەڵقی بۆ قوربانی 150 دانیشتوانی ئەو کات کە لە گوندەکە دانیشتن ئەخرەوە خەیاڵیە تو نیوەی خەڵکە بێگزار بکوشی یعنی بێجگەلەوانە لەوێ جگەلەوەی کە چیمیا باران کراوە بزانێت چیرۆکەی چۆنە جگەلەوەی کە چیمیا باران کراوە دوای بریندارەکان ینی ئەگوازرێنەوە بۆ ڕانیە لەوێ کردنە دوو بەش بەشێکیان دێن بۆ سلێمانی بەشێکیانە بن بۆ هەولێر لە هەولێر ژین و پیاوەکان زیاکردنەوە پیاوەکان ئێستا و ئێستاشە برێن سەرنگومەکردن ئەنفالەکردن ینی بە برینداری زارشکە ئەنفالەکردنەوە زیندە بە ساڵێک نابینرێنەوە لە دوای ساڵنەوە توێک 25 ینی ڕوفات دۆزرانەوە ئەوەی تر نەدۆزرایەوە ینی ئەوێ بەڕاستی ینی تراژیدیە زۆر گەورەی تێدانە ینی هی ئەوەیە مەسەلەن هونەرمەندانی کوردستان سینەماکارانی کوردستان و دەستگا هونەریەکانی کوردستان
بێن ئاوڕی لێ بدەنەوە بە دوای ئەوەی دابڕۆگەڕان و بیکەن بە دوکمنت. زۆر باشە ئەوەندەی کە ئێمە زانیاریمانی ئەمڕۆ دوانیوەڕۆ لە دۆڵی بالیسان یادکردنەوەی ئەم ڕۆژە ئەکرێتەوانێ تا چەند کە سوکاری قوربانیان پێویستیان بەم یادکردنەوەی یان پێویستیان بەوەی هەیە ئەو مافانەی کە خۆیان ئەیانەوە بۆیان بەدەست بهێنرێت. تەمان یادکردنەوەی ئەو مەبرین تاوانکاریانە واجبە، یعنی هەم لەلایەن کە سوکاری قوربانیە و هەم بۆ هەموو خەڵکی کوردستان چونکە شەهید ینی کە بووە شەهید دەبێتە مڵکی هەموو کوردستانی گەورە لە شار و خێزان و ناوچە دێتە دەرێ بەداخەوە تاوەکو ئێستا لە کوردستان نەماتوانین خۆلە و کەلتورە ڕزگاری بکەین. بۆ یادکردنەوە واجبە، ینی شتێکی حتمیە و بەڕاستی ئەم زۆرم پێ ناخۆشە کە ینی ئەو یادکردنەوەی ئەو تاوانکاریانە بەسترێتەوە بە خزمەتگوزارە سەرەتاییەکان وەکو ڕێگەوبان و خزمەتگوزاری تەندروستی و ژیانی سادە کە مەسەلەن واجبی حکوومەتە بۆ خەڵک بیکە. ئەوە ینی ئەو تاوانە کارتێکی گەورەتر بەدەست ئەو میلەتەوە، کارتێکی نیشتیمانی بەڕاستی ینی کرێم ینی تاوانی ژینۆساید لە بەغدا لە ئەسرە ئاستی جیهانی وەکو هۆڵۆکۆست بەکاربێ وەکو ئەرمەنەکان بەکاربێ بێتە کارتێکی دڵنیایی کارتێکی زەمانەت بۆ میلەت لەداهات. بەداخەوە بە خۆمان ینی وامان کردووە کە ئەو کارتمان بچوو کردوێتەوە، ینی هێنامانتە خوارێ بەوەیکەوە وەمان لە کە سوکاری قوربانیان کردێت کە بە ناچاری بێنداوا بکەن بڵێن کاکە ئێمە چیمیا باران کراوێن جینۆساید کراوێن هیچ نەبێ قوتابخانەیەکمان بۆ دروستکەن ڕێگایەکمان بۆ بێن کە ئەوانە ینی ئەگەر چیمیا بارانیش نەکرێت هەر حەخوایان بۆ خەڵک دروست مافی سەرەتایین، ینی هی ئەوەنین بۆ کارتەوە بەسرین ڕاستی بۆ بابەتەوە بەسرێنەوە بەداخۆ مەسەلێمە لە وڵاتە جەوێ خوڵقاوە باردۆخ خوڵقاوەکە ینی ئەو شتانە پێکەوە بەسرێنەوە وێرنا ینی تاوانەکە وەکو تاوانی جینۆساید چیمیاباران و ئەنفالیش ینی هەردووچیان لە هەموو بابەتانە کەواتە توانین بڵێن کێمە لە ناوخۆی خۆمانە کەم تەرخەمین زۆر کەم تەرخەمین زۆر کەم تەرخەمین نەمانتوانیوە ینی ئەسڵەن لە بابەتەکە تێبگەین نەمانتوانیوە هەر ئەسڵەن لە چین و جینۆساید تێبگەین ینی مەسەلەن ئێمە کە خوێنەوەمان هەیە بۆ تاوانەکانی تری جینۆساید کە لە جیهاندا ڕۆیانداوە تەماشاکەین ئەوان مەسەلەن بە شێوەیەک لۆبی بۆکەم بە شێوەیەک ینی یادی قوربانیەکانیانەکەنەوە بە شێوەیەک ڕێزی ئەو بەرکەوتوانە و ئەو دەربازوانی ئەو تاوانە ناگرن و بە شێوەیەک لە جیهاندا مەسەلەن خەڵکی دنیا ناچارەوە مەسەلەن ئێستا ڕێزی هەموو ئەوانە بگرێت کە مەسەلەن میلادگیری هۆڵۆکۆستن بەڵام مەسەلەن تەماشا بکە لە دنیا چۆن تەماشای کوور دەکرێت کە ینی لەلایەن دەوڵەتی خۆیەوە بە سەچی کۆکوژ لێ درراوە. باشە ئەگەر ئەم کەیسانە جارێکی تر بۆ نمونە کاری لەسەر بکرێتەوە بۆ لە دادگای عێراقا ئێستا پەیوەندیەکان زیاتر پتە بۆتەوە چڕکراوەتەوە شاید حاڵی زۆر هەیە خەڵکی ناوچەکە خۆیان کە سوکاریان لە دەستاوە ئەمان ئەگەر بە شێوازێک جارێکی تر ئەم کەیسانە هەڵبدرێتەوە هەندێک قەرەبوو ناگەڕێتەوە بۆ ناوچانە بەدڵنیاییەوە ینی تا ئەوەی من بیستومە ینی لە دادگای عێراقی 380 میلیارد دلار ینی بڕیاری لێدراوە کە قەرەبووی ناوچە جینۆساید کراوەکان بکرێتەوە قەرەبووی ناوچە زیان لە کەوتوەکانی کوردستان بکرێتەوە بەڵام بۆ ناجوولەندرێ ئەوە بە وەزارەتی کاروباری شەهیدان و حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی بپرسێ مەسەلەن بۆ کەسە ناجوول 380 میلیارد دلار پارەیەکی خەیاڵیە ینی ڕەنگە مەسەلەن قەرەوی بەشێکی ئەو زیانە بکاتەوە کە لە ڕابرد لەو میلە دەکەوتن باکیدی ینی ئەگەر بێت و ئێمە لە کەیسەکە وەکو خۆی بڕواین و قەبارەی خۆی بۆ گەورەیە ببینین لە دەرێشە توانیشی باشتری بۆ بکەین چونکە تۆ توانی بۆ لەو ناوچانە هەم خوێندنگە هەم نەخۆشخانە هەموو کەسانی کە وەکو بەڕێز بە نمونە باسیگەرەندێ کەس ناتوانێت ئۆکسجینەکەی بەدەست بێنێ ئەو کەسانە بتوانن پێداویستە پزیشکیەکان هەندێکیان ئەگەر لێرە چارەسەرکران هەندێکیان چارەسەر نەکرا بکرێتە دەرەوەی وڵات ئەمەوە لە کە سوکارەکانەکە جارێکی تر ئاهێشی تربیانی پێبێت یالیچکە بەداخۆ زۆر جارەڵینەوەی کە ڕۆژ ناگەڕێتەوە بەڵام ئەوەی کە هەیە ئەتوانین کاری لەسەر بکەین ئەمە کارکردن لەسەر ئەمە بێکمان ئەمیش ئەبێ هەم حکوومەتی هەرێمی کوردستان و هەم حکوومەتی فیدراڵیش بتوان هاوکاریەکتر بوو بابەتە ئێوە لەم گۆڤارەی خۆتانە تا چەند هەوڵتان ناوە بە تایبەت ئەو کەسانی کە نووسەرن لە ڕبواری ئەدەبیاتە لە بواری شاید حاڵەکانە لە بواریەوەی کە لە هەولێر بێ لە سلەیمانی بێ ئەوەی کە کەسەکانی بەرکەوتووە بابەتەکانی زیاتر چڕ بکاتەوە نووسینەکانی چڕ بکاتەوە ئەم گۆڤارە بچێتە تەواوی ناوچەکانی تر باری بینن ئەبزانن ئەم شوێنە چی بەسەر هاتووە کارتان لەسەرەوە کردووە باشیدی کارمان لەسەرەوە کردووە گۆڤارە پرۆژێکی بەردەوامە باشە بەداخەوە ساڵانە جارێک دەرەچێەوە سپۆنسەرەکانمان زۆر کەمن
دەبێ خۆمان ئامادە بکەین و بە دوای سپۆنسەردا بگەڕێن بۆی کەسێک هەبێ سەپۆرتمان بکە بتوانین دەریکەین بەڵام پرۆژێکی بەردەوامە بە ئەکیدی کە بەردەوام کار لەسەرەوەکەین کە هەموو بریندارەکانی شیمیایی وەربگرین هەموو بەرکەوتوان بگرین و هەموو شایەت حاڵەکان وەربگرین تا ئەو سەیاق تراکتۆرانە وەربگرین کە لە دەیەکانی ترەوە بەهانای خەڵکیەوە هاتوون چکە 5,000 ئەو ناوچەیە شیمیاباران کراوە 5,000 کەم نییە ینی 5 ڕووداوی لێ ڕووداوە و لە دەی تریش مەسەلەن لە وەرێ لە خەتێ لە شێخ وەسان و باریسان لە تووتما لە مەلەکان یعنی لەوانە لە هەر هەمویان کانی بەردوو بێراوە گوندەکانی ناوچەکە بەگشتی ینی هەمووی بە زۆرەکان زیانی بەرکەوتووە لە بابەتە بۆیە لە هەموو شوێنەکان شایەت حاڵ هەیە خەڵک هەیە چیرۆکەکەی بە کامری لە خەڵکی زۆر باشمان هەیە ئەکادیمیە مەتوانێ بنووسێ مەتوانێ بە زمانێکی ئەدەبی جوان بابەتەکان بژێڕێتەوە ئەکید پەنایان بۆ دەبین و پەناشمان بۆ بردونە بۆ بتوان هەمویان کۆکەینەوە و ئیش لەسەر بابەتانە بکەین زۆر باشە لە کاتی خاپورکردنەوە کە زانین کە کەسانێکی زۆر ئاوارە بوون خۆشەسە ئاماژە بەواکی کە شایەت هەڵ لە هەموو شوێنەکان هەیە بۆ ئەم ڕووداوانە کە بیگەڕنەوە بەدەستنانی ئەم کەسانە ئاسانەیە خودت خۆیان هاوکارە بن بۆ ئەوەی کە بتوانن چیرۆکەکانیان بگەڕنەوەوانێ بۆی ئەم چیرۆکانی ئەوان بمێنێتەوە وڵا بە ئەکیدی بەرپرسارەتی ئەوە لە لای خەڵکی هەست زۆر باش هەست پێکەن ینی هەموو ئەو بەرکەوتوانە و ئەوانەی لە دڵسۆزی ئەو کەیسان زۆر دڵسۆزان دێنە پێشەوە و ئامادەی هەموو شتێکیان تێدا هەیە لە کوێ پێویستکە لەوێ دانیشن چیرۆکەکانە ژێڕنەوە بابەتەکان تۆمارەکەین بەدەنگەواتنەوەکی باشێ لە خەڵکی منتیقەکەی ئەستەکەین یانی لەو بارەی ڕۆشنبیرێکی باڵا هەیە ڕاستی لەلایەن بەرکەوتوان و کەسوکاری شەهیدان و هەموو بە ئەو خەڵکانی کە بە زۆرەکان هاوکار بووینە و هەمویان زۆریان پێخۆشێکە بابەتانە بە دۆکیومنتەکرێن و ئەسنە بەبرێن خانەی دۆکیومنت و مێژی و وڵاتی و لە ناو ناچن بەداخەوە زۆریش لە ناوچوینە زۆر لە ناوچوینە بمانی ڕێژێکی زۆر لە بریندارەکان ئێستاش ڕۆژانە بەرچاوی بریندار شەهید دەبێت لە ناوەجی کە نەمانتوانێ کات نەبووە نەمانتوانێت بۆ نەڕقسە لای لێ بکەینەوە بۆ چیرۆکەی وەرگرین شەهیدبوونی هەر بریندارێک هەر بەرکەوتوویەکی شیمیایی هەر شایەت حاڵێک ینی ڕاستی مردنی بەشێکی مێژی وڵاتەیە ینی زۆر پێمان گرنگە هەرچی زووە بە هەمومان بتوانین مەسەلەن هەموو بابەتانە کۆ بکرێنەوە زارێک کە بە دۆکیومنت بکرێنەوە هەر بابەتی نووسین و چیرۆک نییە خۆ ینی هەر کەلوپەلەکانیش بە خۆیان ینی شتێکی بایەخدارن ئەوانەی کە لە دوای قوربانیەکان بەجێماونە هەر کەلوپەلێک سەعات زامانە هەر شتێک ینی من زۆر گوتومە پێویستە لە هەموو شوێنەکان جێگایش تایبەت هەبێ بۆ وەرگرتنی هەموو ئەو بابەتانێک هەویە هەر شتێک ینی هەموو ئەوانەی کە جینۆساید کراوەکان یا هیچ ماڵەکەم لێرەوە بانگەوازیان بکەم ماڵەکان لە ماڵی خۆیان ناو شوێنێک ئەو کەلوپەلانە پارێزگاری لێ بکەن نێڕن فەوتێن باشە وەکو دوایین پرسیار تا چەند گرنگە و ناوچانە جارێکی تر لە ڕووی ئەوەی کە پێداویستیان هەیە بۆ نمونە کوشت و کاڵکردن ئاژەڵدارێتی بۆ نمونە لە ڕووی بیناسازی و خانوبەرەوە تا چەند ئەمانە کەم و کوڕیانەیە گەر جارێکی تر ئاوڕیان لێ بدرێتەوە بۆیان چارەسەر بکرێت وەڵاهی بەنسبەتی دۆڵی باریسان ئەوزە بە تایبەت ناحیەی باریسان بارودۆخێکی تایبەتی هەیە تاوەکو دوو ئیدارەیی بوو زۆرێک بوو کە ئیدارەکان تێکەڵکرانەوە زۆرێک بوو لە دوای شەڕی داعش زۆرێک ینی هەر سەردەمە و بە زۆرێک مامەڵی لەگەڵ کراوە و ناوچەکە بەگشتی هەندێک شتی بۆ کراوە ناڵێن نەکراوە بەڵام بەڕاستی زۆر لە ئاستێکی خراپدان هەتا پرۆژەکانیش بە کوالیتێکی باش ناکرێن بەو کوالیتی ناکرێن کە خەڵک چاوەڕیانەکە خانووی شەهیدان چەند ساڵە دروستکراوە تاوەکو ئێستاکە ینی هەم بە خراپی دروستکران بە کوالیتی خراپ و هەمە تاوەکو ئێستا کۆڵانەکان و هەتا ڕێگاکەی بالیستانە گەر پیا ڕۆژبەتی بالیستان وێرانە ینی ئێوە نیە ئینسانەوە 3 ساڵە خەڵنا و تۆزە خۆڵیدار چەندە ینی ئەوڕۆ بەیانی پێیان گوتیان کا خوبات بڕیاری داوە دەست بە نۆژەنکردنەوە بکرێتەوە جارێکیکە کە سوپاسێکن بەڵام ڕاستی خەڵک زۆر عەزاوی دیتە لەو ڕێیە بە تایبەت ئەوانەی تریش بە هەم ئێستا شێخ وەسانان یعنی دەیەکە توم 22 عائلە لەناو شێخ وەسان هەر بە کاملی لەناوچوون هیچ کەسی نەماوە کەسیان نەماوە ینی عائلە هەیە لە 11 نەفەر یەک کوڕی دەرچووە بە تاقتن ئێستا ئەومەوە بە تەمەندا چووە ینی بنکەیش تەندروستی لێ بۆ ئێستا ویشتی دەداخرا ینی بزانە ئاوی لێنی ئەو ینی دەبێ ئەو بە نازانم چی بچێ
ینی قوتابخانەکەی وێرانە من بخۆم سەرپەرشتاری قوتابخانەکەی وانم وێران ینی هێنی مەسەلەن خوێندکارە ناوی بخوێنێ لە 2014 تاوەکو ئێستا کە پرۆژێک لەو ناسێ نەکراوە ینی هی ئەوە بێ ئەو جادەیەکرا ئەو ڕێگایەکراوی 3 ساڵ ڕاوەستا و ینی خەڵک ئەوەندەی کە لە ناویدا قڕبوون ڕاستی ئاسی خزمەت گوزاریەکان لە ناوچەکەی زۆر خراپە ئاسی میلاکات و دامەزران و ینی ئەوانەی کە لە ناوچەکە دام دەستگا فەرمیەکانە زۆر خراپە ینی سەدا 90 قوتابخانەکان بەوانە بێژ بەڕێوە ئاسن نەخۆشخانەیەکی گشتیمان هەیە بەشێکی زۆری بەخۆ بەخش بەڕێوە ئاچێ ئالە ئاستی پێویستانی ئاستی چاوەڕانی مەدانی بە هیوای ئەوەی کە جارێکی تر ئاوڕی لێ بدرێتەوە وەیەکیشیش لەو هەوڵانی کە خۆدا ماژۆ پیاکە ئەمە دەستپێچێک بێکە وەک کاقوبات بڕیاریەوە نوێژەنکردنەوەی ڕێکاوبانەکان وە بتوانن ئەم ڕۆژلەوەی کە یادەکە لەوێ بەڕێواچێت لە نزیکەوە بەرپرسان ناوچەکە ببینن کۆمەڵێک لە کەم و کوڕیەکان و وار و کێشانی ناوچەکە هەیە چارەسەر بکرێت و بارە سپاس بۆ جارێکی تر سەری ڕێز بۆ هەموو شەیدەکان دانوێنین و هیواداریشین کە ڕێگە چارێک دۆزرێتەوە بۆ ئەو کەسانی کە تا ئێستاش کاریگەریەکان لەسەر ماوەتەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی پزیشکیەوە و لە هەمان کاتیشە ئاوڕێکیش لە کەسوکاری ئەو شەیدانە بدرێتەوە کە کەم و کوڕەکانی بۆ چارەسەرکردن